لە درێژی کار و چالاکیەکانمان پێمان خۆش بوو لە دوو ڕۆژی فستیڤاڵی هەنار لە پارێزگای هەڵەبجە بەشداری بکەین بە کۆمەڵێک خزمەتگوزاری بێ بەرامبەر بۆ هاوڵاتی خۆشەویستانەی کە یەنە ناو فستیڤاڵەکەوە کە خۆی لە زەخت، شەکرە، لێدانی دڵ و کۆمەڵێک خزمەتگوزاری تر ئەبینێتەوە و هەروەها بۆ ئەو حاڵەتە کتوپڕانەی کە لە فستیڤاڵەکەی ڕۆیان ئێمە تیمی فریاگوزاری خێرامان هەیە و ئیزعافێکیشمان هێناوە ئینشەڵڵا کە هەمووان تەندروستە بن و پێویستیان بە ئێمە نابێت. پێپرسایی بەشی پەرستاریم لە کۆمەڵگەی پزیشکی بەخشی ئەمڕۆ پێمان باش بوو بەشداری ئەم فستیڤاڵە بکەین هاتوونێتە ئێرە فحسی شەکرە و زەخت و لێدانی دڵ و هەنێ فریاگوزاری سەرەتایی کە ئەەکەین لێرە بۆ ئەوەی چالاکیەکانمان بهێنینە دەروی بەخشین خزمەتی هاوڵاتیان بکەین زیاتر هاتوونێتە ئێرە و لێرە خزمەتی هاوڵاتیان بکەین. فحسی شەکرە ئەەکەین، لێدانی دڵ، ڕێژەی ئۆکسیژین، هەروەها زەختی شەگری. ئەم جۆرە چالاکیانەمان کردووە ئەمڕۆ لێرە. ئەمڕۆ بەیانی بەردەوامە بین هەر لە بەیانی کە فستیڤاڵەکە دەست پێەکە یەینە ئێرە هەتا وەکو ئێوارە فستیڤاڵ تەواو بێ ئێمە لێرە بین.